سکوشیەک ئەفرۆشین کە یاریەکە ئێستا ترێندە. وڵا زۆرمان لێ فرۆشەوە بزانم 4000 و 6000 بە گەڕەکی هەواری تازی شاری سلێمانیدا تێپەڕیم دیمەنێکی سەرنجڕاکێشم بینی کە کۆمەڵێک مناڵ خەریکی شت فرۆشتنن دیارە ئەوان خۆیان بانگیان کردم و وتیان حەزەکەین قسەت بۆ بکەین من ئەچمە لای خۆیان و گفتوگویەکیان لەگەڵاکەم سڵاوتان لێبێت چۆنن ئەحواڵتان چۆنە تەندروستیتان باشە شکر پێم بڵێەوە لێرە خەریکی چین ئێوە چی ئەفرۆشن سکوشیەک ئەفرۆشین کە یاریەکە ئێستا ترێندە. ئەو یاری ترێندە ئێستا پێم بڵێ چۆن دروستیەکەن یەکەم جار وەرقەیەکێنین ئاوا دروستیەکەین بەم شێوەیە دوای ڕەنگیەکەین دەموچەوی بۆکەین ئەی بڕێن و لۆکەکەی تێکەین. زۆر باشە جاوە زەحمەتی نییە دروستکردنەکەی زۆر باشە ڕاهاتون بەڵێ ڕات ئەی چی لێتانەکڕێ کەسێ ڕۆژانە داوای بکات بەڵێ ڕۆژێک یانیەکی گوتی بۆم دروستکە بۆ بەیانیەکی پێمانە ینی پێشتر خەڵک داواکە و تەڵە بکات ئاوا بەڵێ دەیخوای گەورە بازارتاندا پێم خۆشە ئەی نرخی چەند ئێستا دانێکی ئەوە نرخی چەنە بۆ نمونە بە 750 بە چەنە 750 بەڵام ئەگەر سێ شت بەری داشکاندنەکەین داشکاندنیشان هەیە ئەی ئافرەم چیەکات خۆشتەکانی ترمان پیشان دەبزانیت چییە وە چۆن دروستیشەکەن ئەو لۆکەیە چیت ئەو بابەتە حەزەکەی تۆ ئەمە هەلۆکیتیە هەر بۆ شازە دروستیەکەین و لۆکەی تێکەین ئەم لۆکەیە زیاترمان هەبوو بەڵام هەموویمان پێ دروست کردووە ئەنج خۆڵەکانی شەخینە ناو ئێرەوە ئای دەستان خۆش بێ ینی بیرتان لەوە کردۆ ژینگەکەش پیس نەبێ ئەمە پارسە وەرەقەکان لێرەدانین ئای دەستان خۆش بێ خۆ ئەمەش بەتەرە لە هەموو شوێنە گرانە ئەمە خۆی ڕاستیەکەی نۆعامادەی کتێ لە هەموو شتێک گرانە بەڵام ئێمە ئەمە بە 750 فرۆشی ئەمە سترۆبێریە ئەمەش سەهۆڵە ناوی نیدۆها ئەوە باش ئەمە جیاوازی چی ئەمەیان بۆچی ئەمەیان گرانترێت تۆ ئۆم پێ بڵێ فەرقی چیەوە ئەویان وڵی ئەمەیان زیاتر قورسترە دروستکردنەکەی لۆکەشی زیاتر تێگەن بەڵێ مناڵانی گەڕاک هاوڕێکانتان لێتان نەکڕن ئەرۆڵە زۆر باشە ئەی ئەمە ینی ئێوە خوێندنتان تاوا کردو و خەریکی فرۆشتنی ئەوەن چۆن لە مەکتەب چۆن بوونیەوە چەند دەرچوون بۆ چەند من دەرچوون بۆ حوت منیش بۆ 6 ئەی زیرەکن باشە لە مەکتەبەکە ژۆک و ئەمە زیرەکن بەڵێ لەشتان ساخوێت دادەگوڵ ئەی تۆ چۆنی تۆش هاوکاری ئەمانی لەگەڵ ئەمانە شتا فرۆشیت بەڵێ ئەی بەشداریشی لە دروستکردنی لەگەڵیان بەڵێ قسەیەکم بۆ بکە بزانم چیەکەی تۆ چۆن دروستیەکەی لەگەڵیان منی ژەر وەکو ئەوان بۆ شێوازە دروستیەکەم ئیتر لۆ کەوشتی تێەکەین و ئەی فرۆشی زۆر باشە ئەی دەزمایەتان باشە ڕۆژانە چەندتان لێ فرۆشتە تا ئێستا وڵا زۆرمان لێ فرۆشەوە بزانم 4000 و 6000 6000تان فرۆشتووە ئەی خوانەی بڕێ